فەرموو. بەناوی خۆی گەورە مێهرەبان، بەڕێزان زۆر بەخێر بێن، ڕۆژتان باش. لەو ماوەیە چەندین بابەت کۆبوونەتەوە کە پێویستە ئێمە تیشکیان بخەینە سەر و قسەی پێویستیان لەسەر بکەین. من هەوڵ دەدەم تۆزێ بە خێرایی باسی ئەو بابەتانە بکەم، دواتر ڕێگە دەدەین بە پرسیار و لە وەڵامدانەوەی پرسیارەکانیش ئەگەر پێویست بێ قسەی زیاتر لەسەر ئەو بابەتانە دەکەین. بابەتی یەکەم کە لەوانەیە جێگەی پرسیار بێ بۆ زۆر لە هاوڵاتیانی خۆشەویستی کوردستان، بابەتی هەڵبژاردنە هی هەرێمی کوردستان، کە ئێمە وەکو حکوومەتی هەرێم داکۆکی لە ئەنجامدانی هەڵبژاردن لە کاتی خۆیدا دەکەین. من خۆم داکۆکی لەوە دەکەم کە هەڵبژاردنەکان لە کاتی خۆیدا بکرێ و هەموو ڕێکارە پێویستەکانیش ئەوەی پێویست بووە لەسەر حکوومەتی هەرێم گیراونەتە بەر بۆ ئەوەی هەڵبژاردنەکان دوانەخرێن و پێم وایە ئەمە ڕێزگرتنە لەو پرۆسە دیموکراسیەی کە هەمومان بڕوامان پێێتی و پابەندین پێی. هیوادارم لایەنە سیاسیەکانیش بتوانن ڕێبکەون لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن لە کاتی خۆیدا. بابەتێکی تر کە پێویستە بە گرنگیەوە باسی بکەین، هەروەک دەزانن ئەم ماوەیە قسەی زۆر دەکرێت لەسەرەوەی کە لە هەندێک شوێن بە تایبەتی لە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارە سەربەخواکانی ڕاپەڕین و گەرمیان موچە لە کاتی خۆیدا نادرێ. لێرەدا من حەزەکەم ئاماژە بە خاڵێکی گرنگ دەم کە هەر لە دەستپێکی ئەم کاوبینەیە ئێمە گوتومانە حکوومەتێکی سەرتاسەریە لە هەموو پارێزگا و ئیدارە سەربەخواکانەوە ئەجەندای حکوومەت پێویستە جێبەجێ بکرێ و هەمووشیان پابەند بن پێیەوە. هەر لەم ڕوانگەشەوە داوا کرا کە دەسەڵاتەکان شۆڕ بکرێنەوە بۆ حکوومەتەکانی محەلی و ئێمەش ئەوەمان کردووە و بڕیارەماندا کە دەسەڵاتەکان شۆڕ بکرێنەوە و حکوومەتەکانی ئەو پارێزگاکان و ئیدارە سەربەخواکان بتوانن کاروبارەکانی خۆیان بەڕێوە بن و بەرپرس بن لەوەی کە لە چوارچێوەی ئەجەندای حکوومەتدا کاروبارەکان بەڕێ بکەن. بەڵام بەداخەوە وەکو پێویست لە هەموو پارێزگاکانەوە ئەجەندای حکوومەت وەکو یەک جێبەجێ نەکراوە. لە هەندێک شوێن دەبینین کە داهاتی ناوخۆ زیاد بووە، بەڵام لە هەندێک شوێن نەک زیاد نەبووە بەڵکو کەمیش بووەتەوە، کەمە بووەتە هۆکارێک بۆ ئەم کێشەی کە ئێستا باسی لەسەر دەکرێت. بەڕێزە من پێشتریش باسیەوەم کردووە کە داهاتەکانی هەرێمی کوردستان سێ جۆرن. یەکێکیان ئەو داهاتانن کە لە فرۆشتنی نەوتەوە بەدەستەوە دێ و ئەمەش بە پێی ڕێژەی دانیشتوان و بە پێی ئەو میکانیزمەی کە پێشتر لە کابینەکانی پێشتریش ئامادەکراوە، بەو شێوەیە ئەو بڕەداهاتە بەسەر هەموو هەرێمی کوردستاندا دابەش دەکرێت بە یەکسانی و بە شێوەیەکی دادپەروەرانە. داهاتی دووهەم ئەو داهاتەیە کە لە حکوومەتی فدرالیەوە جارجار بۆمان دێ و ماوەیەکی زۆریش بۆمان نهات و هێشتاش مانگانە ئەبێ داوای بکەین تاکو ئەو داهاتە بۆ هەرێمی کوردستان تەرخان بکرێت. ئەم داهاتەش دیارە بە پێی ئەو ڕێکارانەی کە پێشتر ئامادەکراون بەسەر هەموو ناوچەکانی کوردستاندا دابەش دەکرێن و بەسەر هەموو موچەخۆرانی کوردستاندا دابەش دەکرێن. بەشەکەی تر کە جێگەی پرسیارە داهاتی ناوخۆیە. داهاتی ناوخۆش داهاتی غەیری نەوتیە کە لە داهاتەکانی خاڵە سنووریەکان و هەروەها ئەو داهاتانەی کە لە ڕسومات و باج و داهاتەکانی تر لە ناو خودی هەرێمی کوردستانەوە دێتە دەست. ئەم داهاتە لە پارێزگاکانی دهۆک و هەولێر زیادی کردووە، بەڵام بەداخەوە لە پارێزگاکانی تر وەکو پێویست کاری لەسەر نەکراوە، کە ئەمە بووەتە هۆکار بۆ ئەوەی کە ئەو بڕە پارەی پێویستە بۆ تەکمیلکردنی موچەی هاوڵاتیان و موچەخۆرانی خۆشەویست لەو ناوچانە دوا دەکەوێ یانیش بۆتە جێی پرسیار. لێرە من حەزەکەم ئاماژە بەوە بدەم کە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستانیش خۆم وەکو شەخص
کەس لە خۆمان بە خەمخۆرتر نازانین بۆ هەموو هاوڵاتیانی کوردستان بە بێفەرق و جیاوازی لە هەر کوێیەک بن و پابندین بەوەی کە هەموو مافە دەستوریەکانی خەڵک و موچەکانیان دابین بکرێت لە کاتی خۆیدا. بەڵام ئەگەر لە شوێنێک کەم تەرخەمی کراوە پێویستە پرسیار لەوە بکرێت کە بۆ ئەم کەم تەرخەمیە هەیە. هەر لەم ڕوانگەشەوە من لەم ڕۆژانەی داهاتوو داوا لە پارێزگارەکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕین و گەرمیانیش دەکەم بۆ ئەوەی بێن و بۆم باس بکەن ئەو کێشە و گرفتانەیە کە هەیە، ئایا کێشەکان کێشەیەکی لۆکاڵی و ناوچەیین یانیش کێشەیەکی گشتین و کێ بەرپرسە بەرامبەر بە کەمکردنەوەی ئەو بڕەدەهاتەی کە پێویستە بۆ تەکمیلی دانی موچە و ئەو سیولەی کە پێویستە بۆ دابەشکردنی موچە بەسەر هاوڵاتیاندا. ئێمە دوای ئەوەی کە قسەمان لەگەڵیان کرد بێگومان بەرچاوڕوونیەکی زیاترمان دەبێ و لەو کاتە قسەی زیاتریشی لەسەر دەکەین. بابەتێکی تر کە گرنگە ئاماژەی پێ بدەم ئەوەیە کە لەو ماوەی ڕابردوو هەروەک خۆشتان بینیتان چە بەهۆی بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا بێت یانیش وشکە ساڵی بێت یان بەم دوایە لە دوای شەڕی ئۆکرانیا یا رووسیا و ئۆکرانیا نرخی کاڵەکان و ماوادی خوراکی یان سوتەمەنی لە ئاستی جیهاندا بەرز بووەتەوە کە ئەمە کاریگەری کردوتە سەر زیادبوونی نرخ لە هەرێمی کوردستانیشدا هی ئەو کاڵایانە. ئەمە چەندین هۆکار هەیە هەروەک باسم کرد چم کۆڕۆنا بێ یانیش کێشەی ئابووری لە هەندێک وڵاتان بێ یانیش مەسەلەی شەڕ بێ وشکە ساڵی بێ وای کردووە کە پێشبینی بازرگان و خەڵکیش وا بکە کە زۆر لەو ماوەدانە زووتر بۆ خۆیان پەیدا بکەن بەدەست بێنن. کۆگاکان لە هەندێک وڵاتان دەیانەوێ ئەو ماوەدانە لە خۆیان بێڵنەوە و نەیفرۆشن کە ئەمە هەمووی وای کرد حتا بەرزبوونەوەی نرخی سوتەمەنیش کە کاریگەری هەیە لەسەر گواستنەوەی ماوەدەکان وای کردووە کە نرخ بە شێوەیەکی گشتی لە هەموو جیهاندا بەرز ببێتەوە. لە هەرێمی خۆشمان بە هەمان شێوە کاریگەری هەبووە. ئێمە چەندین ڕێکارمان گرتۆتە بەر و بەردەوامیش دەبین بۆ ئەوەی ئەو ڕێکارانە بەردەوام بن بۆ کەمکردنەوەی ئەو فشار و پاڵەپەستۆی کە کەوتوتە سەر هاوڵاتیان و هاوڵاتیان بەتەنیا نەبن حکوومەت پاڵپشتیان بێت لەوەی کە بە شێوەیەکی گونجاو ئێمە بتوانین ئیدارەی ئەو وەزا بکەین. ئێمە هاوخەمی هاوڵاتیانی خۆمانین و دایمەن لە بیری ئەوە داین چۆن بتوانین ئەو فشارە لەسەر هاوڵاتیانی خۆمان کەم بکەینەوە. بەمەش ئەو ڕێکارانەی کە گرتومانەتە بەر بۆ نمونە کەمکردنەوەی نرخی کارەبا بووە بۆ نانەوەخانە و فڕنیەکان و ئەوەی هیچ نەبێ هاوڵاتیان نرخی نانیان زۆر لەسەر گران نەبێت. لە هاوردەکردنی ماوادەکان لێخۆشببوونی گومرکی بەتایبەتیا و ماوادە سەرەکیانەی پێویستن بۆ خۆراک کەممان کردووە و لە حکوومەتی عێراقیش بڕیارێکی لە حکوومەتی فدرالی بڕیارێکی وە دەرچوو کە بۆ ماوەیەکی دیاریکراو لێخۆشببوون هەبێ. ئێمە بەردەوام دەبین لە گفتوگۆکانی خۆمان لەگەڵ حکوومەتی فدرالیش بەوەی بتوانین ئەو ماوەیە درێژ بکرێتەوە. ئەگەر توانیشمان لە هەرێم خۆمان بتوانین ئەو بڕگارە بدەین بێگومان ئەو بڕگارە دەدەین بۆ ئەوەی کە یارمەتی ئەو بازرگانە نەبدەین کە مەوادی سەرەکی خوراک بۆ هاوڵاتیانی کوردستان دابین دەکەن و دەیهێنن و داوایان لێ دەکەین کە بە ڕێژەیەکی زیاتر تاکو فرسەت هەیە و دەتوانن ئەو ماوادانە داخل بکەن و یارمەتی ئەو بازرگانانەش دەدەین کە کۆگایان هەیە یان کۆگای حکوومەتی ژەگەر بن نرخی بەڕێوەبردن هی ئەو کۆگانەش لەسەریان کەمەکەینەوە بۆ ئەوەی بە هەر جۆرێک بێ چ باج بێ چ گومرگ بێ چ ڕێگەدان بێ بە هاوردەکردنی ماوەدەکان وا بکەین کە هاوڵاتیان دڵنیا بن لەوەی کە حکوومەتی هەرێم هەموو ڕێکارێک دەگرێتە بەر بۆ کەمکردنی ئەو فشارەی کە کەوتوتە سەریان سەبارەت بە بەرزبوونەوەی نرخی ئەم جۆرە مەوادانە. هەروەها سوتەمەنیش ئێمە بڕیارێکی واشمان داوە پێشتر و بەردەوامیش دەبین لەوەی کە
سوتەمەنی ئەوەی کە پێویستە لە پارێزگاکانی تری عێراق یانیش لە دەرەوەی هەرێمی کوردستانیش کە پێویستە بۆ هاوڵاتیان داخل بکرێ بۆ کەمکردنەوەی نرخی سوتەمەنی لەسەر هاوڵاتیان لەسەر ئەو سیاسەتە شێمە بەردەوام دەبین و هەوڵی ئەوە دەدەین کە ئەم نرخی سوتەمەنیش کەم بکەینەوە. بابەتێکی تر کە بابەتی وزە و پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فدرالیە ئەوەک دەزانن لە پرس کۆنفرانسی پێشووتری شەمە بە درێژی لەسەر بابەتی یاسایی بوونی ئەم بابەتە قسەمان کردووە، بەڵام لێرەوە دەمەوێت تەنیاوە بڵێم کە بەداخەوە هەندێک جار قسەی نەڕاست دەکرێت کە حکوومەتی هەرێم پابەند نەبووە یانیش ئیستیجابەی نەبووە بەرامبەر بەو هەڵوێستە یان دۆزینەوەی ڕێگەی چارەسەر. ئێمە لە هەرێمی کوردستان بەردەوام بووین لە پەیوەندیکردن لەگەڵ حکوومەتی فدرالی بۆ ئەوەی بگەینە ئەنجامەکە لەسەر بنەمای دەستور و مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان و خەڵکی عێراق بە شێوەیەکی گشتی بێت. ئەوەی ئێمە ڕوونمان کردوتەوە پێشتریش ئەمەیە کە بڕیاری تاکلایانە کە پێشێلی مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان کە ئەمە جێگەی پەسەند نییە و هیچ کەسیش مافی ئەوەی نییە، نە لە حکوومەتی هەرێم نە هیچ لایەنێکی حزبی یان تاک کە بڕیار لە جیاتی هەموو خەڵکی کوردستان بدا. ئێمە دەستورێکمان هەیە، ئەم مافی دەستوری خەڵک لەو دەستورەدا دیاری کراوە و ئەم دەستورە بە هیچ شێوەیەک پەسەند نییە کە پێشێل بکرێ و ئەو مادە دەستوریانەی کە دەستەبەری ئەو مافانە دەکەن پێویستە وەک خۆیان جێبەجێ بکرێن. لەسەر ئەمەش بۆ بابەتی پەیوەندیکردن بۆ چارەسەر لە مەسەلەی وزە و هەناردەکردنی نەوت و مەلەفی نەوت و غاز بە شێوەیەکی گشتی ئێمە لە پەیوەندی بەردەوام داین. من هەندێک جار پێم سەیرە کە دەڵێن حکوومەتی هەرێم وەڵامی نەبووە، ئیستیجابەی نەبووە. ئێمە حتا لەم دوایەش پێشنیارمان پێگەیشتووە و بە شێوەیەکی فەرمی و بە نووسراویش وەڵامی پێشنیارەکانمان داوەتەوە، وەڵامی ڕای حکوومەتی فدرالی کە ئەوەن ڕای خۆیان دیاری کردووە. ئێمەش لەسەر بنەمای یاسا و دەستور ڕای هەرێمی کوردستانمان دیاری کردووە و بۆمان ڕوون کردوتەوە کە بە چ شێوەیەک پێمان وایە دەتوانین بگەینە ئەنجامێک لە بەرژەوەندی گشتی عێراق و بە تایبەتیش کە ئێمە بەرپرسین لە هەرێمی کوردستان لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستانیشدا بێت. لەبەرەوە من دەمەوێت دڵنیاتم بکەمەوە کە پەیوەندیمان بەردەوامە. ئێمە وەڵامی حکوومەتی فدرالیشمان داوەتەوە و چاوەڕێی ئەوەین کە ئەوانیش لە بۆ چارەسەری ئەم بابەتە زیاتر پەنا ببەنە بەر یاسا و مادە دەستوریەکان بۆ چارەسەری و خۆیان لە بابەتی سیاسی بە دوور بگرن و ئەمە نەکەن بە بابەتێکی سیاسی و وەکو کارتێکی فشار بەرامبەر بە هەرێم بەکاربێنن. ئێمە پابەند دەبین بەوەی کە چارەسەری یاسایی ئەم کێشەیەش بکەین. خاڵێکی تر ئەوەیە کە زۆر جار لە ڕاگەیاندنەکانە ئەبینین تند و تیژی بەرامبەر بە ئافرەت دەکرێ و هێشتا بەردەوامە. هەرچەندە من پێم وایە لەوانەیە نەحەقیەک بەرامبەر بە خەڵکی کوردستانەوە بکرێ کە گوایە ئەم دیاردەیە تەنیا لە کوردستانە هەیە کە وان نییە. ئەگەر سەیری داتاکان بکەین لە ناوچەکە بە شێوەیەکی گشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە وڵاتانی تریش لە دەرەوەش ئەم دیاردەیە بەداخەوە هەیە کە پێویستە بنبەر بکرێت و ئێمە خۆزگە بمانتوانی بە هەرێم وەکو نمونەیەکی وا پێشام بدەین کە بە هیچ شێوەیەک تند و تیژی تێیدا جێگەی نەبێتەوە و هەموو ڕێکارێکیش دەگرینە بەر و سوپاسی وەزارەتە پەیوەنددارەکان بە تایبەتی وەزارەتی ناوخۆش دەکەین بۆ وەرگرتنی ئەو ئیجراتانەی کە پێویستن بەرامبەر بە تاوانبارانە و ئەوانەی کە تند و تیژی دەکەن. بەڵام پێویستە ئێمە ڕێکاری پێشوەختەش بگرینە بەر بۆ ئەوەی خەڵک بیر لەوە نەکاتەوە کە ڕووبکاتە تند و تیژی. ئەمەش بە وشیارکردنەوەی کۆمەڵگەیە بە ئەوەیە لە ئاستی پەروەردە و ناو کۆمەڵگە خۆی مامۆستایانی ئاینی، مامۆستایان لە قوتابخانەکان
ئەمە بەبیری هەموو هاوڵاتیانی کوردستان بێننەوە کە یەکسانی ڕەگەزی لە کوردستان شتێکە ئێمە شانازی پێوە دەکەین و ئەبێ بەردەوام بین و پەرەی پێ بدەین و بە هیچ شێوەیەکیش کوردستان جێگەی ئەوە نییە کە تونند و تیژی تێیدا بەردەوام بێت لەبەرەوە مە حکوومەت پابەندین بەوەی کە هەموو ڕێکارێک بگرینە بەر بۆ بەمبەرکردنی ئەم تاوانانەی دەرحەق بە هەر هاوڵاتیەک دەکرێت. خاڵێکی تر کە دووە خاڵمە دەمەوێت ئاماژەی پێ بدەمەمەیە کە ئێمە هەستمان کردووە لەو ماوەیە خەڵکێکی زۆری هەژار و نەدار و کەموچە هەن کە بەداخەوە کێشەی نیشتەجێبوونیان هەیە. ئێمە قسەی زۆرمان کردووە لەگەڵ دەستەی وەبەرهێنان و لەگەڵ هەندێک بازارگان قسەمان کردووە بۆی بتوانین تۆزێ ئەم بارە قورسە لەسەر کەم دەرەمەدانی هەرێمی کوردستان کەم بکەینەوە و ئەمە تەنیا بۆ خەڵکی کەم دەرەمەد و هەژارە. ئێمە بڕیارێکمان داوە کە 20,000 یەکەی نیشتەجێبوون دروستکەین لەسەر ئاستی هەموو کوردستان و لە هەموو پارێزگا و ئیدارە سەربەخواکان بە پێی ڕێژە و دەستنیشانی ئەو شوێنانە بکەین و لەگەڵ هەندێک لەو بازارگانانەی کە دەتوانن لەگەڵ حکوومەتی هەرێمان پرۆژەیە جێبەجێ بکەن بۆ ئەوەی بە قستی درێژخایەن و بە نرخێکی زۆر کەم حکوومەتی هەرێم بتوانێت شوێنی نیشتەجێبوون بۆ هەژاران و کەم دەرەمەدان دەستەبەر بکە و ئەمە بێگومان دوا پرۆژەشمان نابێت بەڵام دەستپێکێکی باشە و هیوامان وایە کە هەموو ئەو خەڵکانەی کە هەژار و کەم دەرەمەدن بتوانن سوودمەند بن لەم پرۆژەیە. ئەم خاڵانە بوو کە ویستم عەرزیەوەی بکەم ئێستاش ئامادەم ئەگەر پرسیارتان لەسەر هەر یەکێک لەم تەوەرانە هەبێ وەڵامتان دەمەوە زۆر سپاستان. بەڕێز سەرۆکی حکوومەت هەژار حەکیم پەیامنێری کوردستان تیڤ پرسیارەکەم پەیوەستە بە پەیوەندیەکانی هەولێر و بەغدا دەمەوێت بزانین ینی ئێستا پەیوەندیەکانی هەولێر و بەغدا لە چ ئاستێکدایە و ئایا ینی ئاسۆیەکەی بۆ چارەسەری کێشەکانی نێوان هەردوو لە بەتایبەتی و تایبەتە بە شایستەدارەکانی هەرێمی کوردستان. زۆر سپاس. ئێمە پەیوەندیمان بەردەوام ئێمە شاندەکانمان دەڕۆنە ئەوێ و ئەو پۆستانەیە کە هێشتاش بەدەستی خەڵکی کوردستانەوە ماون لەوێ بەشدارن وەزیرە بەڕێزەکان بەرپرسەکان ئەوانەی کە لەوێن و لە ئاستی حزبیشەوە شاندی حزبی لایەنە سەرەکیەکان لێرە سەردانی عێراق دەکەن شاندی ئەوان سەردانی هەولێر دەکەن و بەردەوامی لە گفتوگۆکردن بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە تاکو ئێستاش چارەسەر نەبوون. بێگومان ئەمانە کۆمەڵێک بابەتن کە پێویستیان بە گفتوگویەکی زیاتر هەیە و ئێمە پێمان وایە پابەند بوون بە دەستور دەبێت بە بنەمای چارەسەرکردنی ئەم جۆرە کێشانە. بوون نمونەیەکتان بۆ باس بکەم بڕیارێک حتا لەو دادگای فدرالی لەسەر چارەسەرکردنی مادەی 140 لە ساڵی 2019 دەرچووە کە بەداخەوە پشتگوێ خراوە بە هیچ شێوەیەک حکوومەتی فدرالی خۆی پابەند نەکردووە بە جێبەجێکردنی ئەو بڕیارە بەڵام لەلایەکی ترەوە ئەو بڕیارەی کە لە بەرژەوەندی دەستهەڵاتی فدرالیدایە دێ ئەوە دەکاتە بنەمایەک بۆ فشار خستنە سەر هەرێم. بەم شێوەیە ناکرێ ئێمە هەمومان هاوڵاتیەک وڵاتین و ئێمە چۆن خەمی هاوڵاتیانی کوردستانمان هەیە بە هەمان شێوە خەمی هاوڵاتیانی تری ناوچەکانی عێراقشمان هەیە لە بەسڕا بگرە لە بەغدا بگرە لە ئەمبار بگرە نەجەف کەربەڵا هەر شوێنێکی تر بێ ئێمە دەمانەوێ عێراق بکەوێتە سەر ڕێڕەوی ڕاستی خۆی و هەموو ئەو کێشانە بنبڕ بکرێن تەنیا ئێمە داکۆکی لە ماف و داخوازیەکانی خەڵکی یاریمی کوردستان ناکەین داکۆکی لە جێبەجێکردنی دەستور دەکەین بۆ ئەوەی هەموو خەڵکی عێراق تێدا سوودمەند بن. بەڕێز سەرۆکی حکوومەت عەمار نەجمەدین لە کوردستان 24ەوە لەسەر بابەتی تاخیربوونی موچە لە هەندێک لە پارێزگاکان بەڕێستان قسەتان کرد و حکوومەتی هەرێمیش ئەمڕۆ ڕوونکردنەوەیکی بڵاو کردبووە لەسەر بابەتی داهات و شێوازی کۆکردنەوەی داهات لە هەرێمی کوردستانە بۆ تەمویلکردنی موچە بەڵام جۆرێک لە ناڕوونی هەیە لە بابەتەکە یعنی ئەمە لە میدیاکانەوەی بینین زۆرجار لایەنەکان وەڵامی یەکتریە دەنەوە هەندێک لە لایەنەکان پێیان وایە کە ئەوە حکوومەت
حکوومەتە تەمویلی ئەو پارێزگایانە ناکات کە کێشەی موچەیان هەیە و حکوومەتیش یعنی ئەوەی ڕاگەیاندووە کە وەکو لە زاری بەڕێستان و ئاماژەی پێکرد کە داهاتی ناوخۆ لەو ناوچانە بەشێکە لە پێداویستەکانیان تەمویلی موچە کە وەکو پێویست کۆنەکراوەتەوە بە هەر حاڵ خەڵکێکی موچەی وەرنەگرتووە چاوەڕێی چارەسەرە لە بەڕێستان ئایا حکوومەت پێی وایە لەو ناوچانە بیلفعل ئەو داهاتە هەیە و ناخرێتە خزمەتی تەمویلی موچەوە یان ئەوەتانێکە موکوڕیەکە لە حکوومەتە بە شێوەیەکی گشتی و پرسیاری یەکەمە پرسیاری دووەمم ئەوەیە کە ئەمڕۆ دادگای فیدراڵی لە بەغدا کۆ بێتەوە بۆ دیسانەوە بۆ لەسەر بابەتێکی دیکە ئەویشەوەیە کە لەسەر داوای کەسێک کە شکاتی کردووە کە ئایا ناردنی 200 ملیارەکە بۆ هەرێمی کوردستان بابەتێکی دەستوریە یان نادەستوریە کە هەموو لایەکمان نەزانینەوە بابەتێکی کارژێڕی و پەیوەندی بە موازنەی عێراقەوە هەیە بەڵام ئێوە هۆکاری ئەم داوایانە لە چیە ئەبینن کە ناو بەناو ئەم بابەتانە زیینوەکرێتەوە وەک کارتی فشار لەسەر هەرێمی کوردستان پەیڕەوەکرێن. سپاس. سەبارەت بە پرسیاری یەکەم ئێمە ئەوێ بەدا تا قسە بکەین بە ئیجتیهادی شەخسی یانیش ڕای جیاوازی تاکە کەس یان بۆ هەر مەبەست و مەرامێک بێ ناکرێتەوە بڕیار بدەیت. ئێمە سیرکە لە کاتی کە کۆڕۆنا هەبوو لە کاتی کە کێشەی ئابووری هەبوو داهاتی سلێمانی لەو کاتە زیاتر بوو لەوەی کە ئێستا دێتەوە بۆ حکوومەت. ئەمە خۆی جێی پرسیارە هۆکارەکەی چییە کە داهات لەو سنوورە کەم بووەتەوە بۆ ئەوەی ئێمە نەکەوینە قسە و وڵامدانەوە من داوا دەکەم هەروەکو باسم کرد بەرپرسە ئیداریەکان یا ناوچانە بێن ئەوەی بۆم ڕوونکەنەوە کە هۆکاری کەمبوونەوەی داهاتی ناوخۆ لەو شوێنە چییە. راپۆرتی زۆرمان پێدەگا قسەی زۆریش کراوە و لەوانەیە بەڵگەی زۆریش خراپێتە بەردەست کە داهات ناگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێم یانیش لە خزمەتی خەڵکی ئەو ناوچانە بەکار نایە. هۆکارەکەی هەرچی بێ دواتر بە بەڵگەوە بسەلمێندرێ و دواتر بۆ خەڵکی هەرێمی کوردستانیش ڕوون بکرێتەوە. بەڵام بێگومان حکوومەتی هەرێم بەرپرس نییە لەوەی کە موچەی دابین نەکردو. حکوومەتی هەرێمەوەی لەسەرەتی کردوێتی و ئەو بڕەموچەی کە پێویستە بۆ هەموو ناوچەکانی کوردستان و هەموو پارێزگەکان بە یەکسانی و بە شێوەیەکی دادپەروەرانە دابینی کردووە. ئەو بڕێی کە کورتێنانی تێدا دروست دەبێ ئەو داهاتە ناوخۆیەیە کە ناگەڕێتەوە. لێرەدا پرسیار ئەمەیە ئەم داهاتە لەکوێیە و بۆیش من لەگەڵ بەرپرسانی ئیداریە و شوێنانە دانیشم و ئەبێ پێم بڵێن کە داهات لەو شوێنانە بۆچی کەم بووەتەوە هۆکارەکانی چین و ئێمە هەروەک باسم کرد ئێمە بەرپرسین بەرامبەر بە هەموو هاوڵاتیەکی کوردستان و هەموو ناوچەیەکی کوردستانیش. بەڵام ئەجەندای حکوومەت پێویستە لەم سنوورانە وەکو خۆی جێبەجێ بکرێ. ناکرێ بەرپرسی ئیداری بکەوێتە ژێر هەژمون و هەیمەنەی بڕیارێکی سیاسی حزبێکیان تاکەلایەنێک و ئەجەندا و بەرنامەکانی حکوومەت جێبەجێ نەکە کە وای لێ هات دواتر گرفت دروست دەبێ و ناشکرێ حکوومەت بەرپرس بێ بەڵام دەسەڵاتی نەبێ. حکوومەت بەرپرسە لەو کاتێک کە دەسەڵاتیش یابێ بۆ جێبەجێکردنی بەرنامە و ئەجەندەکانی خۆی. اینجا با ئێمە پێش ئەحداس نەکەوین با چاوەڕێ بین تاکو ئەو بەرپرسە بەڕێزانە دێن و قسەمان بۆ دەکەن و بۆمان دیاری دەکەن هۆکاری کەمبوونەوەی داهات لەو شوێنانە چییە دواتر لەسەر ئەم بەرچاوڕوونیە ئێمە بڕیاری پێویست دەدەین. سەبارەت بە پرسیاری دوهەمی جەنابەت ئێمە من نازانم ئەو کەسەی شکایەتی کردووە باسیەوە دەکە کە ناردنی 200 میلیارد دینارەکە یاسایان یاسایی نییە. لە دەستور مەفەکانی هەرێم دیاری کراوەن دوای لە قانونی موازنەش دیاری کراوە کە مافی هەرێم چەندە و ئەبێ حکوومەتی عێراق دوای ئەوەی کە بەراوردی داهاتەکانی هەرێم بە فرۆشتنی نەوتشەوە کە کردی وەزانی لێرە
بڕەپارەیەک هەیە کە حکوومەتی فدرالی ئەبێ دابینی بکە بۆ تەکمیلەی میزانی هەرێم ئەمە بە قانون و بە یاسای حکوومەتی فدرالی دروست کراوە ینی بڕگای لەسەر درراوە ئێستا پرسیار لەسەرەوەی ئایا ئەمە یاساییە دەستوریان دەستورینە بە حقیقت بۆ من جێی سەرسوڕمان ینی ئێمە مافی خەڵکی کوردستان ئەگەر هاوڵاتی یەکسانی ئەم وڵاتان بۆچی ئەبێ ئێستا پرسیار لەسەرەوە بکرێت دابینکردنی مافەکانی ئەوان دەستوریان نادەستوری ئەمە خۆی جێرپرسیارە کە بەداخەوە نەدەبووە بەم شێوەیە ڕەفتار لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستانەوە بکرێت ئێمە بەردەوامی لەوەی کە گفتوگۆ لەگەڵ حکوومەتی فدرالی بکەین بۆ دەستەبەرکردنی شایستە دارایەکانی خەڵکی کوردستانی مە داوای هیچ شتێکی زیادەمان نەکردووە و ئامادەشین هەموو شت بەداتا لەگەڵ حکوومەتی فدرالی قسەی لەسەر بکەین هەر وەکو چۆنیش هەموو جارێ ئێمە کەشاندەکانمان چوونەتە بەغدا و ژمارەی حساباتیان قستۆتە پێشدەمیان هەموو جارێت دەرەکەوێت کە حکوومەتی هەرێم بە حقیقت لەسەر حەق بووە و شاندەکانی ئێمە زۆر زۆر بە داتای ڕێک و پێک توانیویانە بەرگری لە مافەکانی ئێمە بکەن بەڵام دیارە هەندێک جار بڕیارەکان کە دەدرێن بڕیاری سیاسین و دەیانەوێت بە شێوەیەکی تر پێناسەیان بکەن کە هیوادارین ئەمەش دوای ئەوەی کە حکوومەتی داهاتووی عێراق پێک بێت ئێستا حکوومەتێکی کاربڕێکەرە من نازانم تا چەند توانای جێبەجێکردنی بەرنامەکانیان هەیە بەڵام هیوادارین کە حکوومەتی ئێستا و هی داهاتووی عێراقیش بتوانن ڕێز لە مافە دەستوریەکانی هەموو خەڵکی عێراق بەوانەشەوە خەڵکی کوردستان بگرن. جەنابی سەرۆکوەزیران من بەهرۆز فەریدون لە تۆڕی میدیای ڕوودا و دوو پرسیارم بۆ بەڕێستان هەیە ئەلبەت بەڕێستان ڕوونکردنەوەتاندا لەسەر دابشکردنی یان کێشە لە دابشکردنی موچەدا بەڵام پێویستم بە ڕوونکردنەوەی زیاتر لە بەر سەمانجی پێنجە بەڵام بەشێکی زۆری فەرمانبەران لە پارێزگای سلێمانی هێشتا موچەی مانجی سیان وەرنەگرتووە ئەم کێشەیە لە چیدا یعنی بە دروستی و پلانی حکوومەتەکەی بەڕێستان چیە بۆ چارەسەرکردنی ئەو گرفتەی کە هەیە و گرفتەکەش نوێ نییە وەک ئەو هاوکارم ئاماژەی پێکرد لە میدیاکانەوە یان لێدوانی دژبێت هەیە و گوێمان لێ دەبێت ڕۆژانە ینی بە تەحدید گرفتەکە پێمان بڵێن لە چیدایە و شتێکی ژێش سەرنج بوو بەڕاستی بۆ من بەڕێستان باستان لەوە کرد کە داهاتی ناوخۆ لە دوهۆک و هەولێر زیادی کردووە بەڵام لە سلێمانی زیادی نەکردووە ئایا مەسەلەکە پابند نەبوونە بە بڕیارێکی حکوومەتەوە بۆ وەرگرتنی باج و ڕسومات چونکە خەڵک لە سلێمانی دەڵێن دەدەین ئەمەیانە پابند نەبوون بە جێبەجێکردنی ئەم بڕیارەوە یان باج و ڕسوماتەکە دیار نییە ئەو پرسیاری یەکەمم پرسیاری دووەم لەسەر مەسەلەی 20,000 دروستکردنی 20,000 یەکەی نیشتەجێبوون بۆ کەسانی کەم دەرامەت لە ڕابردوودا پرۆژەی لەم شێوەیە هەبووە و بازرگانانیش هاتوون پرۆژەی لەم شێوەیان تەقدیم حکوومەت کردووە بەڵام دواتر کە نەتیجەکەی هەبووە وەک پێویست خزمەتی نە بە کرێنشینان کردووە نە بە خەڵکی کەم دەرامەت کردووە یعنی بازرگان بۆ بازرگانی بە پرۆژەکەەوە کردو بە ناوی دەستگیرۆی خەڵکی فەقیر و کەم دەرامەت بە دروستی پلانەکەی بەڕێستان چییە بۆ ئەوەی ئەو خەڵکەی کە ئێستا هەیە سوودمەند بێت لەم پرۆژەی کە بەڕێستان ئاماژەتان پێکرد زۆر سوپاس. بەڕێز من باسم کرد ئەمە دوای ئەوەی کە داواکاری هەبووە دەستهەڵات شۆڕ بکرێتەوە بۆ ئەوەی ئیدارە محلیەکان ئیدارەی خۆیان بدەن ئەبێت تحملی بەرپرسیارەتی بکەن ئەگەر لە شوێنێکی دارەیەکی محلی سەرکەوتو نەبێت ئەبێ بەرپرس بێ بەرامبەر بەو خەڵکەی کە نەیتوانیوە ئیدارەکەی خۆی ئیدارەی ئەو خەڵکە بکە زیادکردن و زیاد نەکردنی داهات لەو شوێنانە ئێمە باسی تەنیا داهاتی نەوخۆ دەکەین باسی شتیتر ناکەین شتیتر گشتیە و بە یەکسانی و دادپەروەری بەسەر هەموو ناوچەکانی هەرێمی کوردستانەدا بەشەکرێ بەڵام هۆکاری کەمبوونەوەی ئەم داهاتە چی ئەمە خۆشی جێی پرسیارە ینی منیش دەمەوێت ئەوە بزانم بۆیش دەمەوێت لەگەڵ بەرپرسە ئیداریەکانی پارێزگاکان و ئیدارە سەربەخواکانی ئەو سونەردا بنیشن بۆیە پێم بڵێن هۆکاری کەمبوونی داهات چییە ئەگەر ئەوەیە کە جەنابەت دەڵێ ئەبێ بە بەڵگە و بە داتا بۆمان ڕوونی بکەنەوە نەک
باڵگەی دروستکراوی لایەنێکی حزبی خۆی بێ شتێک باز بکە و ئەمە بۆ تەبریری ئەو کەم تەرخەمیەی کە کراوە بەرامبەر بە خەڵکەکە و ئەمە ناخوا ئەبێ و حقیقەتی مەوزوعەکە بۆ خەڵکی سلێمانیش دیاری بکە ئێمە مە خۆم زیاتر لە هەموو کەسێک بە خەمخۆری خەڵکی سلێمانی ئازانم و ئەزانم کە مافیان پێشێل کراوە و ئەبێ ئەو مافیان بۆ بگەڕێتەوە بەڵام ئەم مافە لەکوێ پێشێل کراوە پرسیارەکە لەمەیە ئەگەر حکوومەت بەرپرسە ئەبێت دیاری بکرێت لەکوێ حکوومەت نەیتوانیوە ئەرکەکەی خۆی بەجێبێنێ ئەگەر حکوومەتی محلیش نەیتوانیوە ئیشەکانی خۆی بکە یانیش لەژێر پاڵەپەست و فشاری حزبی بووە نەیتوانیوە ئەجەندەی حکوومەت جێبەجێ بکە نەیتوانیوە ئەرکەکانی خۆی جێبەجێ بکە ئەبێ ئەمەشمان بۆ دیاری بکرێ و بە هەمووشمانەوە ئەبێ بۆ خەڵکی خۆمان ڕوونی بکەینەوە کە کێشەکە لەکوێدایە هەدەف ئەوەیە ئێمە چارەسەری کێشەکە بکەین نەک تەنیا دەستنیشانی کێشەکە بکەین دوای ئەوەی کە دەستنیشانی کێشەکەمان کرد و زانیمان لەکوێ پێویستە چارەسەر بکرێ ئێمە پێشەموو کەسێک ئامادەین کە چارەسەری گونجاو بۆ ئەم کێشەیە بدۆزین ئەها لەسەر 20,000 ئەمە پرۆژەی حکوومەتە ئێمە تەنیا داوا لە کەرتی تایبەت دەکەین بۆ جێبەجێکردنی چونکە حکوومەت ئالیەتی بەردەستی نییە بۆ دروستکردنی ئەم هەموو یەکەی نیشتەجێبوونە بەڵام داوا لە چەندین بازرگانەکەین بەپێی ئەو مواسەفات و ئەو ڕێکارانەیە کە حکوومەت گرتوێتە بەر و دەیەوێ بەو ئامانجەی هاوکاری بۆ خەڵکی هەژار و کەم دەرامەت بکە ئەوەی لەسەر حکوومەتە بێگومان حکوومەت دەیکا ئەوەی لەسەر بازرگانیشە بەڕێکەوتن لەگەڵ حکوومەت بەڵام هەدەف ئەوەیە کە خزمەتی خەڵکی هەژار و کەم دەرامەت بکرێ ئەوەی پێشتر کراوە من نازانم تا چەندی خەڵک لی سوودمەند بووە یان کێشەکە لە چیدا بووە بەڵام بێگومان ئەگەر هەڵەیەکیش کرابێ هیوادارین بتوانن سوود لەو هەڵانە وەربگرن و دووبارە نەبنەوە و حکوومەت ئەم جارە پرۆژە خۆی قاوانیەتی تەنیا بە لایەنەکانی تر جێبەجێ دەکا بۆ ئەوەی بتوانین بە کاتێکی زوو وا بکەین خەڵک لەم پرۆژەیە سوودمەند بێت بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت ئەیوبەرتیم لاکەیەنیان پرسیارەکەی من پەیوەندی بە چارەسەرکردنی کێشەی هەزاران یانی توان بڵێن سەدان هەزاران هاوڵاتی هەرێمی کوردستانەویش کێشەی ئاو باس لە کێشەی ئاو باش لە پاراستنی ئاسایش خۆراکرد بەڵام ئاسایشی ئاو چۆن لە هەرێمی کوردستاندا پلانتان چێ بۆ پارێزرێت بەتایبەت لە دوایەوە کە زۆر جار فشارەکەکرێت لەسەر هەرێمی کوردستاندا زەی گەورەیان زێ بچووک کێشەی تیا دروستەکرێت لەلایەن وڵاتانی دراوسێەوە ئێوە پلانتان هەیە بۆ داهاتووە کێشەی ئاو ینی ئاسایش ئاو چارەسەر بکرێت و بپارێزرێت و ئەوکات مەترسیشەیە ئەم ساڵ کێشەی ئاو دروست ببێت لە هەرێمی کوردستاندا بەتایبەت لە چەند پارێزگایەک و بابەتەکەی تریشم هەر پەیوەست بە ئەو هاوڕانە باسییان کرد بەڵام یەکشت بەلای من وەزیری سەرنج وەگە دەرفەتەوێت باسی کەم پرسیار زۆر جارەکرێت دەڵێن کاکە ئەگەر داهاتی ناخۆش کۆ ناکرێتەوە بەڵام خۆ نرخی نەوت بەرز بۆتەوە بۆچی موچە دابەش ناکرێت ئەگەر وەڵامی و دەودی و سپاس دەکەم سەبارەت بە پرسیاری یەکەم سەرچاوەکانی ئاو سێ جۆر ئاوی ژێرزەویە کە تاکو پێمان بکرێ بەداخەوە کە تا ئێستا زۆر بە شێوەیەکی خراپ مامەلەی لەگەڵ کراوە و ئاوێکی زۆر بە هەدەر دراوە ئاوی ژێرزەوی کە زۆر دابەزیوە ئاستەکەی سەرچاوەی تر ڕووبارەکانن کە هەندێکی سەرچاوەکانی کەمە بەڵام لە نەو خودی هەرێمە هەندێکیشی لە وڵاتانی دراوسێەوە بە تایبەتی ئێران تورکیاوە بۆمان دێت کە لەوێشەوە بە دروستکردنی بەندا و گۆڕینی ڕێڕەوی ئاوەکە وای کردووە کە سەرچاوە ئاوەکان بۆ هەرێمی کوردستان زۆر زۆر کەم ببنەوە سەرچاوەی تر بارانە بەڵام لە ساڵێکی واکە وشکە ساڵیان باران کەمەبارێ بەداخەوە کە ئەمەش بووەتە هۆکارێک کە مەترسی وشکە ساڵی ئەمە چەندین ساڵە هەیە و بەردەوامیش بێ بۆ ئەوەی ئێمە ئەو مەترسیە کەم بکەینەوە ئێمە چەندین ڕێکارمان گرتووەتە بەر یەکێک لەوانە پێشتریش لەگەڵ حکوومەتی فدرالیش اتفاقیەوەمان کردووە دروستکردنی چەندین بەنداوە لە ئاستی بچووک و مامناوەند و گەورە و لە خودی بەرنامەی حکوومەتی فدرالیشدا هەبووە کە چەندین لەم بەنداوانە لە هەرێمی کوردستانە دروست بکرێن ئێمە ئێستا لە گفتوگۆ داین لەگەڵ هەندێک کۆمپانیا کە بێن ئەو بەنداوانەی کە پێویستن بۆ گڵدانەوەی ئاو بۆ پاراستنی سەرچاوەی ئاو نەک تەنیا بوێرە بەڵکو بۆ بەشەکانی تری عێراقیش ئێمە بتوانین استیفادەی لێ بکەین چونکە هەروە خۆشت دەزانی
جوگرافیا تحکم بەوە دەکە بەندە و لێکوێ دروست بکرێ ئەمە بەدەستی کەس نییە ئێمە بڵێن لێرە و لێرە دروستەکە بسەرچەوە ئەوەکە هەبێ تاوکو بتوانین بەنداوی تێدا دروست بکەین دروستکردنی ئەم بەنداوانە لە ئاستی بچووک و مامناوەند حکوومەت یاریم خۆشی دەستی کردوتە دروستکردنی هەندێک لەم بەنداوانەوە بۆ گڵدانەوەی ئەو ئاوەی لە بارانیشەوە دەچکە زۆر جار کە باران دێ ئاوەکە دەڕوا و بەداخەوە هیچ سوودێکی وای لێ ناوینین اینجا ئەمانە لە بەرنامەی حکوومەتدان بەڵام خۆشت ئەزانی ئەنی دروستکردنی بەندا و ماوەی دەوێت ئێمە لەلایەکەوە تەمویل و پارەی دەوێت بۆ دروستکردنی لایەکی چیشەوە لە ڕووی فەنیەوە تەکنیکیەوە ماوەی دەوێت بۆ دروستکردنی ئەم بەنداوە بەڵام بێگومان حکوومەت بیری لەوە کردوتەوە کە چۆن ئێمە بتوانین سوود لەو ئەوە وەربگرین کە ئێستا لە بەردەستە لە بارانە یان ئەو ڕووبارانەیە کە هەن بۆ ئەوەی خەڵک زیاتر بتوان استفادەی لێ بکەن پرسیاری دوامی جەنابەت سەبارەت بە داهاتینە و داڵێن زیاد بوو بەڵام ئەگەردار لا هی ناوت بەڵێ ڕاستە داهاتی ناوت زیادی کردووە ئەمەش بووەتە هۆکار کە ئێمە بتوانین هەندێک جار بەبێ ئەوەی حکوومەتی عێراق بتوانێ یان پارەشی بۆ ناردبین ئێمە موچەکانمان داوە بەداخەوە ینی ئەم قسەیە من ئەتوانم زۆر بە ڕاشکەوی بەجەناوە بڵێم ئێمە بە هیچ شێوەیەک موچەمان دووە نەخستووە و ماوەیەک کە هیچ داهاتێکمان نەبوو لەلایەکەوە کۆڕۆنا بوو داهات وەزی ئابووری لە هەرێم زۆر تێکچوو بڵێم داهاتی نەوتی یەکجار دابەزی حکوومەتی عێراق هی فدرالی عێراق بە هیچ شێوەیەک موچەی بۆ نەناردین هیچ بودجەیەکی بۆ نەناردین بەڵام لەو کاتەشە ئێمە موچەمان دووە نەخست نەکردمانە پاشەکەوت نە دووەمان خست تەنیا ماوەیەکی کەم ئێمە ڕێژەیەکی کەمی 21 لە سەدمان کەم کردەوە بۆی بتوانین بەردەوام بین لە دابینکردنی موچەی بەردەست ئەو وەختەش گوتمان موچەی بەردەست چییە ئێمە دابینی دەکەین و دابەشی دەکەین ئێستا کە نرخەکە بەرز بووتەوە لە لایەکی ترەوە داهاتی ناوخۆ کەم بووتەوە یعنی تۆ لە کاتێکە دەتوانی بڵێ کە داهاتت زۆر بووە ئەوەی کە هەتا بیپارێزیت ئەوەی کە زیادە بێ ئەو وەختە بە زیادە حسابی دەکەیت بەڵام لەلایەکەوە داهاتی ناو دەڵێن زیاد بووە بەڵام داهاتی ناوخۆ کە کەمی کردەوە ئێخۆ هەر لە پارەی ناوتەکەیە تەعویزیا و داهاتە کە کەمی کردوتە تەعویزی ئەوەش دەکرێت قەرەبووی ئەوە دەکرێتەوە لەبەر ئەوە ئێمە پێویستە سەیری هەموو سەرچەوە داهاتەکان بکەین تەنیا فروشتنی نەوت نییە نەوت ڕاستە ئێستا نرخەکەی بەرز بۆتەوە و داهاتێکی زیاتری نەوتیمان بۆ دەگەڕێتەوە لە داهاتی نەوتی زیاترمان بۆ دەگەڕێتەوە کە وای کردووە ئێمە بتوانین بەردەوام بین لە دابینکردنی موچە بەڵام ئەو داهاتە ناوخۆیە ئەگەر ئەمەش لە ئاستی خۆیان بمێنێ خۆ هەدەفی ئێمە ئامانجی ئێمەوە بۆ داهاتی ناوخۆ بە شێوەیەکی گشتی زۆر بکەین ئێمە ئەگەر بیرتان بێ لە سەرەتای دروستبوونی ئەم کابینە ئێمە گوتومانە ئەبێ ئێمە سەرچاوی داهاتی خۆمان زیاد بکەین فرەچەشنی بکەین هەموو جۆری بکەین تەنیا پشت بە داهاتی نەوت نەبەستینە ئەگەر سەیری نەوت دابەزیە وەختە ئێمە چی بکەین معقولە ئێمە هەمووی احتیمالمان تەنیا لەسەر داهاتی نەوتی بێ ئەبێ سەرچاوە داهاتەکانی تریش ئێمە زیاد بکەین بەداخەوە لە هەموو ناوچەکانی کوردستان وەکو یەک ئیشی لەسەر نەکراوە لە هەندێک شوێن کەمتر پابند بوون بە دروستکردنی سەرچاوی داهات یان کۆکردنەوەی داهاتی ناوخۆ بە هەر حاڵ ئەمە بابەتێکە کە پێویستی بە هەڵوەستەیەکی جدی هەیە و لەسەریشی دەوەستین و ئینشاءالله هەوڵی ئەوەش دەدەین چارەسەری بکەین. دولة الرئيس شكرا للحديث مجددا للإعلام. عثمان شلش من قناة الشرقية نيوز. سؤالي: وزير النفط العراقي تحدث مؤخرا عن أن الإيرادات المتحققة من النفط المصدر من الإقليم لا تتجاوز 50% من قيمته، ما هو ردكم عليه؟ وأيضا سؤال آخر، هو تحدث عن الملف النفطي يدار بمزاج سياسي، من الذي يدير النفط بمزاج سياسي دولة الرئيس؟ جاري پرسیاری یەکەمی جەنابەت نەخێر ڕاست نییە شتەکان بە داتایە بە ئەرقامە ئێمە دیارە نەفتی خۆمان بە چەند دەفرۆشین و شەریکەی دیلۆیتی نێودەوڵەتیەیە کە ئەزانێت و خودی سۆمۆش ئەزانێت هەرێمی کوردستان چەند نەو دەفرۆشێت و بە چ نرخێکیش دەیفرۆشێت هەموو داتەکان لە بەردەستی حکوومەتی فدرالیشدا هەیە من نازانم قسە لێکی هاتووە تەنیا دەتوانم ئاماژە بە خاڵێک بدەم کە بەداخەوە هەوڵێکی زۆر دراوە لەلایەن وەزارەتی نەوت و شەریکەی سۆمۆ
کە ئەو کڕیارانەی نەوتی هەرێم دەکڕن دائیمان بە نرخێکی ئارزانتر بیکڕن کە تهدیدیان دەکەن دەڵێن ئێوە نابێ نەوتی هەرێم بکڕن ئەمە وەی کردووە کە ئەمانەش ترسیان هەبێت و داوای ئەوە دەکەن بە نرخێکی کەمتر نەوتی هەرێم بکڕن چکە دەڵێن تهدید و ئەوانەمان لەسەرە و یان تۆمەت بارمان دەکەن ئەگەر حکوومەتی فدرالی خەمی خەڵکی کوردستانی هەبێت ئەم تهدیدە لا ئەبا و تهدیدی هیچ لایەنێک ناکە بۆ ئەوەی ئێمە بتوانین نرخی نەوتی کوردستانیش وەکو نرخی سۆمۆی لێبێ کە ئێمە دەتوانم ئەوەش بڵێم لە بەرنامەی ڕیفۆرمی ئەم کابینەیە ئێمە جیاوازی فرۆشتنی نەوتمان زۆر کەم کردوتەوە ینی زۆر نزیکین لەو نرخەی کە سۆمۆ دەیفرۆشێ جە لەبەرەوە ئەوەی کە بەڕێز وەزیر دەڵێ من نازانم لەکوێ هێناویەتی تەنیا خاڵێکی تریش ئێمە ئاماژەی پێ بدەم ئێمە لە هەرێمی کوردستان هەرچی کولفەی دەرهێنان و نەقل و بڵێم گەڕان و پەرەپێدان و هەمووی یەک فایلە لە هەرێمی کوردستان لەبەرەوە ئەو پارەی کە بە کۆمپانیەکان دەدرێ بۆ تەطویری حقولی نەفت یان ئەو پارەیە کە دەدرێ بۆ گەڕانەوەی پارە و ئەو سەرمایە کە داوینیان کردووە لە هەرێمی کوردستان یان ئەو پارەیە بۆ نەقل دابین دەکرێت هەمووی وەکو کولفە لە حکوومەتی هەرێم یەک مەلەفە حکوومەتی فدرالی چی کردووە باز دەکات دەڵێ مەسەلەن کولفەی دەرهێنانی نەوت لە عێراق کەمترە بەڵام باسی ئەوە ناکە کە چەندین ملیارد دۆلاری لە نەفەقاتی تر دابین کردووە بۆ گەڕان و بۆ پەرەپێدان و بۆ پێشخستنی کردی نەوت ئەو پارێش هەر پارەی خەڵکی عێراقە لەوێ سەرفی دەکەن بەڵام تەنیا مەلەفەکانیان جیا کردوتەوە بۆیە دەڵێن نرخی ئێمە کەمترە لە هەرێم کە بە هیچ شێوەیەک ڕاست نییە و ئەرقامەکان هەمووی دیارە و دیلۆی دەتوانێت ئێوەش دەتوانن لە هەموو ماڵپەڕەکان بیبینن کە چۆن نەوتی هەرێم دەفرۆشرێ داهاتەکەی بەو شێوەیە کە ئەوەی دێتە بەردەست هەندێکی بۆ موچە دەگەڕێتەوە ئەوەی تریشی بۆ ئەو ئیلتیزاماتانە دەگەڕێتەوە کە بە پێی ئەو گرێبەستانەی پێشتر لە کابینەکانی پێشتر لەگەڵ کۆمپانیەکان کراوە حکوومەت یارێن پابەندە بە دابینکردنی کولفەی دەرهێنان و دابینکردنی ئەو پارەی کە کۆمپانیەکانی نەفت پێویستە وەری بگرنەوە بزار سیاسی بەڵێ اینجا پرسیارەکە ئەمەیە ئەگەر ئێمە داوای ئەوە دەکەین کە چارەسەری کێشەکە بە شێوەیەکی تەکنیکی بکرێ ئەبێ ئێمە ڕەچاوی دەستور بکەین لە دەستور لە مادەکاندا هەمووی دیاری کراوە پێشتر باسم کردووە کامە مادە و کامە مادە مافی هەرێمی کوردستان چەندە و چۆنە و چۆن ئەبێ ڕەچاو بکرێت چۆن ئەبێ هەم حکوومەتی فدرال پێەوە پابند بێ هەم حکوومەتی هەرێمی کوردستان پێەوە پابند بێ بەڵام لە پەنای دەستورەوە پێچێک بکرێ و بێن بە شێوەیەکی تر ئێرادەیەکی سیاسی بیانەوێ فەرز بکەن تاکلایەنە بەبێ ئەوەی تەوافقێکی دوولایەنە هەبێ لەسەر چۆنیەتی چارەسەرکردنی کێشەکان بگومان ئەو وەختە دیار دەکەوێت کە کێ ئەمە وەکو کارتی فشاری سیاسی بەکاردێنێ و دیاریشە ئەمە لە کاتێکا دروست بوو کە هەڵبژاردن کرا و تحالفاتی سیاسی دروست بوو و تەوەقعی ئەوە دەکرێت کە بەشێک لەم فشارە بۆ ئەوە بێت کە ئەم تحالفە سیاسیانە هەڵوەشێنرێنەوە و بەداخەوە بەڵام نەدەبووە هیچ مؤسسەیەکی خزمەتگوزار لە حکوومەتی فدرالی بێتە ناو ئەو مەوزوعە یانیش هیچ دادگایەک پێشێلی مادە دەستوریەکان بکە یان یاسا بکە من پرسیارێکم هەیە ئەگەر حکوومەتی عێراق یاسای نەوت و غازی هەبێت ئەم کێشانە دروست دەبن؟ نابن بۆچی یاسای نەوت و غاز لە عێراق نییە؟ ئێمە داوا دەکەین بۆ ئەوەی ئەم کێشانە بە شێوەیەکی یاسایی ئەگەر سیاسی نین و ڕاستە یاساین با بە شێوەیەکی یاسایی چارەسەریان بکەین با یاسای نەوت و غاز لە حکوومەتی فدرالی پەسەند بکەین و هەمومان لەبەر ڕۆشنایی ئەم یاسایە ئەو کاتە ماف و ئەرکەکانی خۆمان دەزانین و دەتوانین بگەین بە ئەنجامێکی گونجاو کە لە بەرژەوەندی هەموو لایەنێکیشدا بێت.
تحيات احترام وتقدير دولة الرئيس مهند محمود من فضائية زاغروس. بعد أن نقضت المحكمة الاتحادية قانون النفط والغاز الخاص بإقليم كردستان، ماذا أعددتم لمواجهة هذا الموضوع؟ يعني هل هناك قانون سيشرع خاص بإقليم كردستان يتماشى مع قرار المحكمة الاتحادية أم ستنتظرون قرار المحكمة الاتحادية؟ هذا سؤالي الأول. السؤال الثاني، على ماذا يعول تحالف إنقاذ وطن الذي يطالب بأغلبية وطنية في ظل تمسك المحكمة الاتحادية بالثلث المعطل؟ وأضيف متسائلا، هل أننا نحكم بالدستور أم بقرارات المحكمة الاتحادية المفاجئة والمباغتة؟ شكرا. سپاس. زۆر سپاس. خۆزگای یەک پرسیارەکانتان بکردەوە لێم تێک نەچوو. پرسیاری یەکەمی جەناب حەزێکی لە پرسیاری دوامەوە دەست پێ دەکەم. ئێمە لە طبعاً هەڵبژاردن کە دەکرێ، هەڵبژاردن بێگومان براوەی تێدایە و دۆڕاوی تێدایە، بەڵام بردنەوە و دۆڕاندنەکە کاتیە لە بینی دوو هەڵبژاردنێ، خۆ کۆتایی دنیا نییە. ئەوەی کە لە قسەکانە دەگوترێ یان مووقفی سیاسیان دێلانەوە کە بەحساب ئەوەی حکوومەتی ئەغلەبیە ئەگەر دروست بکرێت لەسەر بنەمای ئەوەیە کە ڕێز لە پرۆسەی دموکراسی و ئەنجامی هەڵبژاردنەکانە بکرێ. ئەوەی براوەیە مافی خۆیەتی حکوومەت پێک بێنێ، ئەوەی دۆڕاویشە ئەبێ ڕێز لە بڕیاری خەڵک ینی ئەبێ ڕێزی لێ بگرێ. بەڵام سەرڕای ئەوەش واقعی ئێستای عێراق وا دەخوازێت تەفاهەم و تێگەیشتنەوە نابێ. ئێستا جهود بەردەوامە، هەوڵەکان بەردەوامە لە هەموو لایەنەکەوە بۆ ئەوەی ئێمە بتوانین حکوومەتێکی وا پێک بێنین لە بەرژەوەندی خەڵکی هەموو عێراقدا بێت و ڕێڕەوەکە بکەوێتە سەر سکەی خۆی. اینجا ئەمانە بۆ لایەنە سیاسیەکان بەجێ دێڵێن، چونکە گفتوگۆی بەردەوامی لایەنە سیاسیەکان هێشتا هەیە. من باوەڕ ناکەم بە بنبەستێکی وا گەیشت بین کە هێشتا هیچ ئومێدێک نەماوێتی. وادارم دەرگایەکی خێر بدۆزنەوە بۆ ئەوەی ئێمە بتوانین حکوومەتێک پێک بینین لە بەرژەوەندی هەموو خەڵکی عێراقدا بێت. سەبارەت بە پرسیاری یەکەم کە وابزانم دیسان هەمان دووبارەکردنەوەی ئەو پرسیارانەیە کە سەبارەت بە بڕیارەکانی دادگا. ئێمە لە هەرێمی کوردستان دوای دەرچوونی ئەو بڕیارە هەڵوێستێکی زۆر ڕوومان هەبوو. هەر چوار سەرۆکایەتی هەرێمی کوردستان و پەرلەمان و ئەنجومەنی دادوەری و حکوومەت باسمان کرد کە ئەم بڕیارە پەسەند نییە لای هەرێمی کوردستان، چونکە بڕیارێکی نادەستوریە، بڕیارێکی نایاساییە. بەڵام ئێمە لەو کاتەشەوە داوامان کردووە کە ئێمە ئامادەین و هەڵوێستی خۆمان دەربڕیوە، ئامادەین بگەین بە ڕێکەوتنێک لەسەر بنەمای دەستور، لەسەر ئەو مادە دەستوری و ئەو مافە دەستوریانەی کە ئێمە هەمانە لەگەڵ حکوومەتی فدرالی بگەینەوە. بۆ ئەمەش پێویستە پێش هەموو شتێک یاسای نەوتۆغاز پەسەند بکرێت لە حکوومەتی فدرالی کە ببێ بە یاسایەک هەمومان پشتی پێ ببەستین. جیاوازی لێرەدایە حکوومەتی عێراق، حکوومەتی فدرالی بڕیارێک ئەدات بەبێ ئەوەی هیچ پشتیوانیەکی یاسایی هەبێت. ئێمە لە هەرێمی کوردستان یاسایەکمان پەسەند کردووە لە ساڵی 2007 بەپێی بنەمای دەستوری. ئەم یاسایە پەسەند کراوە. دەستور خۆی دەڵێ هەرچی شتێک لە دەستهەڵاتی سیادی نییە حکوومەتی هەرێم دەتوانێت یاسای بۆ دەرکا. حکوومەتی هەرێم یاسای دەرکردو، چونکە مادەی 110 بە هیچ شێوەیەک ئەم خاڵە ناکەوێتە دەستهەڵاتی سیادی حکوومەتی فدرالی. ئەمانە دەستهەڵاتی هاوبەشن کەواتە حکوومەتی هەرێم دەتوانێت یاسا دەربکە. دەرکردنی یاسا لە ساڵی 2007 وا دەکا حکوومەتی هەرێم پشتیوانیەکی یاسایی بە قووەتی هەیە. ئێمە ئێستا یاسامان هەیە پشتی پێ ببەستین، بەڵام حکوومەتی فدرالی لە دەرکردنی ئەم بڕیارە چ دادگا بێ یان هەر وەزارەتێک بێ یاسای نییە تاکو پشتی پێ ببەستێ. بۆ ئێمە داواکارین ئەم یاسایە پەسەند بکرێت لە حکوومەتی فدرالی تاکو هەم ئێمە و ئەوان بتوانین بەپێی ئەم یاسایە ڕەفتار بکەین و نەکەوینە قسە بەرامبەر بە یەکتر کە کێ لەسەر حەقە و کێ لەسەر حەق نییە. نعم، حسين زنقنة مراسل قناة العراقية الأخبارية من شبكة الإعلام العراقية. لدي سؤال ولكن فيه أكثر من شق، وهو مختص أيضا في مسألة النفط. وزير النفط في حكومة الإقليم الاتحادية تحدث بخصوص يعني قرار المحكمة الاتحادية الخاص بموضوع نفط الإقليم،
قال إن الوزير يعني وزارته مضطرة لتنفيذ تلك القرارات. ما هو موقفكم حول ذلك؟ هل حكومة الإقليم ملتزمة بإرسال النفط، وبالمقابل هل الحكومة الاتحادية ملتزمة أيضا بإرسال 200 مليار دينار الشهرية للإقليم؟ شكرا لكم. رئيس ما نتوانين تانيا بين أوشتانيك يكك ویستی سیاسی خۆی دەستنیشانی دەکا قسە تەنیا لەسەرەوە بکەین. شایستە دارایەکانی هەرێمی کوردستان زیاترە لەوەی کە تەنیا موچەی بۆ دابین بکرێ. لە نەفەقاتی سیادی چی بۆ هەرێمی کوردستان کراوە؟ لە قەرەبۆکردنی ئەو تاوانانەی بەرامبەر بە خەڵکی کوردستان کراوە چی بۆ خەڵکی کوردستان کراوە؟ لە جێبەجێکردنی مادە دەستوریەکانی کێشەکانی ناوچە کێشە لەسەرەکان چی بۆ هەرێمی کوردستان کراوە؟ خۆ ئەمانە هەمووی بەرپرسیارەتی هاوبەشن، ئەبێ حکوومەتی فدرالی خۆی بە بەرپرس بزانێت، نەک تەنیا ئەوەی کە خۆی اختیاری دەکا بێ ئەمە بکە بە مەوزوعی بەحث و بە مەوزوعی خلاف بینی هەرێم و بەغدا. ئێمەش مافمانەیە، ئێمە لە نەفەقاتی سیادی بێبەش بووین. زۆربەی پارەی داهاتی حکوومەتی عێراق بەشێکی زۆری بۆ نەفەقاتی سیادی ئەڕوا. تا چەند ئەم نەفەقاتی سیادیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستانیان بۆ خەڵکی هەرێمی کوردستان دابین کراوە؟ لە مەسەلەی پێشمەرگە چی بۆ کراوە؟ لە مەسەلەی قەرەبۆکردنی ئەم هەموو بڵێم کێشانەی کە هاتوونەتە پێشەوە یان لافا و هەبووە یان ئەنواعی کێشە هەبووە چی بۆ هەرێمی کوردستان کراوە؟ یعنی ئەگەر تۆ باسی ئەوە بکەیت مافی هەرێمی کوردستان، مافی هەرێمی کوردستان لە زۆر ڕەوە پێشێل کراوە. دەستورە یان مادە دەستوریەکانی کە گرنگن بۆ خەڵکی کوردستان پێشێل کراوە. هەمان دادگا بڕیاری داوە لەسەر جێبەجێکردنی مادەی 140. ئەی بۆچی حکوومەتی فدرالی یان وەزارەتە پەیوەنددارەکان خۆیان پابەند نابینن بە جێبەجێکردنی ئەو مادەیە کە ئەو دادگایە ئەوان ئێستا پەنای بۆ دەبن بڕیاری دەرکردووە بەڵام جێبەجێ ناکەن. کەواتە ڕاکردن لە بڕیارێک و پابەندبوون بە بڕیارێکی تریان داکۆکیکردن لەسەر بڕیارێک ئەمە دەبێتە بابەتێکی شخصی یانیش وەرگرتنی بڕیارێکی بڵێم بە ئیجتیهادی شخصی وەزارەتێک یان کەسێک ئەمە نابێت. ئێمە خۆمان بە هاوڵاتی دەرەجەیەکی ئەم وڵاتە دەزانین و خۆمان بەخەوان ماف دەزانین. بۆیش حکوومەتی هەرێم پابەندە بە جێبەجێکردنی ئەرکەکانی خۆی، بەڵام لە هەمان کاتیشدا داکۆکیش لەسەر هەموو مافە دەستوریەکانی خۆمان دەکەین. ناکری ئێمە تەنیا مەسئول بین بەرامبەر بە ئەرکەکان و بێبەشیش بین لە مافەکان. سباز دكم جناب ساروق. أحمد حمداني قناة العربية. طبعا سنجار وملف سنجار، جنابكم من المطلعين على الأحداث الأخيرة وكنا اطلعنا عليها أنه القوات المشتركة أعلنت خلو المدينة من المسلحين وتم طردهم من داخل المدينة وما إلى ذلك. ربما التقارير التي تصلكم ربما تقول ربما عكس ذلك أو بالقريب من هذا الأمر. السؤال: هل باتت الأرضية جاهزة لتطبيق اتفاقية أربيل بغداد في هذا الخصوص، تطبيق في سنجار، أم أن هناك أمور أخرى ربما ما تزال عالقة؟ شكرا. سپاس. ئێوە ڕۆژنامە نووسن. چەند لە ئێوە چوونەتە شنگار بۆ ئەوەی تاکید بکەنەوە لەوەی کە شنگار لەو هێزانە چۆل کراوەتەوە کە یاسایی نین؟ چەندتان لەوێن؟ کێتان ڕێگەتان پێدراوە بچنەوێ؟ وان نییە. نەپاک کراوەتەوە و ئەو هێزە نایاسایانەی کە لەوێ خۆیان سەپاندووە بەردەوام لەوێن و کێشەش هەبووە، لێکدان هەبووە، پێکدادان هەبووە بینی هێزەکانی حکوومەتی فیدرالی لەگەڵ ئەو هێزانەی کە خۆیان سەپاندووە و لەوێ نەک کەمیان نەکردووە، هێزی زیاتریشیان لە سووریا هێناوە و ڕوبەڕوو یەکتر وەستاونەتەوە بە هیچ شێوەیەک نە ڕێگە خۆش کراوە و لە هەمان کاتیشە ئەبینین کە بە هەزاران خەڵکی شنگار جارێکی تر ڕووی کردوتەوە هەرێمی کوردستان و ئاوارە بوون چونکە لەبەر ئەو کەشە ناتەندروستەی کە لەوێ هاتوتە دی. لەبەرەوە ئێمە داکۆکی دەکەینەوە لەسەر ئەوەی کە ئیتفاقیەی
شنگار پێویستە جێبەجێ بکرێ و حکوومەتی فدرالی عێراقی پابند بێ بە جێبەجێکردنی ئەو ئیتفاقیە کە لەو وەختە کەشێکی وا دەخۆڵکەندرێ ئەم ئاوارانەی کە هاتوونەتە هەرێمی کوردستان بتوانن بە سەربەرزی بگەڕێنەوە بۆ شوێنەکانی خۆیان. زۆر سپاس جنابی سەرۆکی حکوومەت عەبدولحەمید زێباری لە کانالی حوڕا هەر پرسیارێک سەبارەت بە نەفت وەزیری نەفت عێراقی پێش سێ چوار ڕۆژ زۆر ڕەخنەی لە حکوومەتی هەرێم کرد کە گوتی یعنی تا ئێستا گفتوگەکان بێ ئەنجام بوون ئایا هیچ کۆمپانیایەک بە ناوی نەفتی کۆمپانیای نەفتی کوردستان دامەزرا تا ئێستا چونکە ئەو دەڵێت تعامل لەگەڵ ئەو کۆمپانیا ناکرێتن لەلایەن حکوومەتی هەرێم ئەوە لایەکی ترەوە ئەمڕۆ بردومانی ئیران هەبوو لەسەر ناوچەکانی سنووری دەڵێت شوێنی تیرۆریستانم بردومان کردێ بەپێی ئەو بەیاننامەی لە حکوومەتی ئیران دەرچووە ئێوە چۆن ئەو بردومانە دەبینن ئەوەی ئیران بۆ شوێنانە بە تایبەت کە ئەو بردومانەی بەو ئاخرەی کە لە هەولێر بۆ هەولێر کرا بە موشکی بالستی ئەنجامەکەی دەرچوو لەلایەن مەجلیسی ئەنجومەنی نوێنەران عێراقی کە ئەو قسەی ئیران دەکات کە دەڵێت شوێنی ئیسرائیل بووە ئەو شتە وانە بووە ئێوە کۆمنتان چێ لەسەر ئەو بەردەوامی ئەو بردومانە زۆر سپاس. جارێ خاڵی یەکەم کە من نامەوێت تەوان وەڵامی ڕێز وەزیر بدەمەوە ئێمە وەزارەتمان هەیە ئەوان لە ڕێگەی خۆیانەوە وەڵامی دەدەنەوە بەڵام ئەوەی کە حکوومەتی هەرێم پابند نەبووە ڕاستیە ئێمە چەندین نووسراومان ئاڵۆگۆڕ کردووە نووسراوی ئەوانمان پێگەیشتووە ئێمە نووسراوی خۆمانمان بووان ناردووە شاندی ئێمە سەردانی ئەوانیان کردووە ئەوان سەردانی ئێمەیان کردووە ئێستا بە شێوەیەکی تر بۆ مەرەمێکی سیاسییان بۆ هەر شتێکی تر بێ بە جۆرێکی تر پێناسەی بکەن ئەمە بە حقیقەت دەبێ ئێوە خۆتان بە دوواداچوونی بابەتەکە بکەن چکە ئەمە چەندین جار ئێمە باسەکەین کە ئاڵۆگۆڕی نووسراومان هەبووە لە بینی یەکتر. ئەوەی ڕاستی بێ ئێمە ئەوە بە مافێکی دەستوری خۆمان نەزانین کە ئیدارەدانی مەلەفی نەوت لە هەرێمی کوردستان پێویستە و مافی خەڵکی کوردستانە بەپێی دەستور ناکرێت تەنیا تەعامل لەگەڵ ئەو مەلەفە بکرێ وەکو کۆمپانیایەک هەرێمی کوردستان کۆمپانیا نییە تاکو وەکو کۆمپانیایەک تەعامل لەگەڵ بکە و ئەگەر ڕایەکەی ئەوەیە کە مادەم ڕایەکانی ئەو پەسەند نیە حکوومەتی هەرێمی استیجابەی نەبووە ئەمە ڕایەکی شەخصیە حکوومەتی هەرێمی استیجابەی هەبووە بەوەی کە وەڵامی داوەتەوە و ڕای خۆشی پێشنیار کردووە کە ئێمە چارەسەری چۆن ئەبینین یعنی ئەگەر یەکێک ڕای کەسێکی تر قبول نەکە ئەبێ تۆمەتی ئەوەی پێ ببەخشێکە تۆ ئیستیجابەت نەبووە ئیستیجابە نەبووە بەرامبەر بەو بە سەپاندنی ڕایەکی تاکلایەنە ڕای تاکلایەنە ناسەپێندرێ گفتوگۆمانەی ئەوەیە بگەیتە ئەنجامێک کە هەردوو لە لەسەری کۆک بن و ڕازی بن و پێویستیمان بە حەکەمێکەیە حەکەمی ئێمە دەستورە من ئەمەوێ بزانم حەکەمی ئەو بەڕێزە چییە ئێمە دەستورێکمان هەیە کە پێویستە هەردوو لامان پێوە پابند بین لەبەر ئەوەش ئێمە بە هیچ شێوەیەک نەمان گوتووە کە ئامادەنین بگەینە ڕێکەوتن بەردەوامیشین بە عەکسەوە زیاتریش دەمانەوێت کە ئەو ڕێکەوتنە لەگەڵ حکوومەتی فدرالی بکرێ بەڵام من نازانم ئێستا ئەوان دەتوانن ئەوە بکەن یانیش چاوەڕێی ئەوەن تاکو حکوومەتێکی فدرالی لە عێراق دروست بکرێت چونکە ئێستا وەکو حکوومەتێکی کاربەڕێکەر من نازانم تا چەند ئەوان توانای ئەوەیان هەیە بتوانن ئەم ئیشانە بکەن لە لایەکی تریژا من دیسانیش داوا دەکەمەوە لە حکوومەتی فدرالی کە پەلە بکەن لە پەسەندکردنی یاسای نەوت و غاز بۆ ئەوەی چیتر وای لێ نەیە ئەم پرۆسەیە زیاتر دەوام کێشێ سەبارەت بە بردومانەکان بە حقیقەت ئێمە بە هیچ شێوەیەک لەگەڵەوە نین بردومانی هیچ شوێنێکی خاکی ئێمە بکرێ وڵاتی ئێمە بکرێ لە هەر لایەنێکەوە بێ ئێمە دژی ئەوەین کە ئەم ناکۆکی و پێکدادانایی کە هەیە بەردەوام بن و داوا دەکەین هەموو لایەک ڕێز لە سەروەری خاکی عێراق و لە مافی ئەو خەڵکە بگرن خەڵکی ئێمە
ساڵەهای ساڵ خەباتی کردووە خوێنێکی زۆریان ڕژاندووە تاکو ئێمە توانیمان خۆمان لە دەستی دیکتاتۆریەت ڕزگار بکەین و بگەین بە ئاسوەیە کە بتوانین بە ئازادی لە وڵاتی خۆماندا بژین. ئێستا لایەنەکانی تر بێن و ناوچەکانی ئێمە بکەن بە شوێنی پێکدادان بە حقیقەت ئێمە لەگەڵی نین لەگەڵ ئەو سیاسەتە نین و هیوادارین هەموو لایەک ڕێز لە سەروەری خاکی ئێمە بگرن و ڕێز لە قوربانیەکانی ئێمەش بگرن. اینجا چه لایەنی ئۆپۆزیسیۆنی وڵاتانی دراوسێ بن چه وڵاتانی دراوسێ بن ڕێز لە سەروەری ئەم خاکە بگرن لە خەبات و قوربانیدانی خەڵکی ئێمە بگرن. بداية شكرا سيادة الرئيس بشير الحسن قناة الفلوجة. حقيقة سيادة الرئيس لدي سؤالين لحضرتك. السؤال الأول هو هل يرغب ويتمنى رئيس إقليم كردستان حكومة إقليم كردستان أن يكون رئيس الوزراء المقبل من تحالف إنقاذ الوطن أم من المستقلين أم من الإطار التنسيقي، خصوصا يعني على مدى سنوات طويلة هناك دائما ما تكون إشكالية كبيرة حول رئيس الوزراء. السؤال الأول. السؤال الثاني يعني رغم تعاقب الحكومات منذ عام 2003 إلى الآن يعني حصة إقليم كردستان من الموازنة لم تحسم بشكل نهائي، دائما ما تكون يعني العقبة الأساسية في تطور العلاقات ما بين بغداد وأربيل. شكرا سيادة الرئيس. پرسیاری یەکەم گوتت سەرۆک وەزیرانی عێراق لە کێ بێت؟ نعم سيادة الرئيس. بەڕێزان سەرۆک وەزیرانی عێراق هەروەکو عورفێکە کە پێویستە لایەنی زۆرینە کە شیعەیە ئەبێ لە شیعە بێ، ئەمە وەکو عورفێک وایە، هیچ یاسەیەکی پێدەر نەچووە کە سەرۆک وەزیران لە کام پێکاتە بێیان سەرۆک کۆمار لە کام پێکاتە بێیان سەرۆکی پەرلەمان لە کام پێکاتە، بەڵام وەکو عورفێک وا چووە کە سەرۆک وەزیران لە پێکاتەی شیعە بێت. تاکو ئێستا ئەم ڕێکەوتنە وەکو دیارە نەکراوە کە هەموو لایەنەکان لەسەری کۆک بن. تاوان لێرە کێشەیەکە، کێشە ئەوەیە کە لایەنی براوە داوا دەکە کە حکوومەتی زۆرینە پێک بێنێ و لایەنی کە لە هەڵبژاردنەکانیش دۆڕاوە داوا دەکە کە حکوومەتێکی هاوبەش بێ، کەواتە هەڵبژاردن کراوە بەڵام قەینا ئەمە گوێ بە نەتیجە هەڵبژاردن نادەین بە بێنجارێکی تر خۆمان هەمومان بەیەکەوە ئیشەکە بکەین و ئەوەی بوو بە سەرەتا بەیەکەوە هەموو شتێک بکەین. دوو بیر و بچوونی جیاواز هەیە لەسەر ئەمە ڕێکەوتن لەسەر دەستنیشانکردنی سەرۆک وەزیران نەکراوە. هەر کاتێک ڕێکەوتن لەسەرەوە کرا پێکاتە شیعەکان توانیان لە پەرلەمان بە ئەکسەریەتی پەرلەمانی دانیشتن بکرێ و سەرۆک وەزیرانە هەڵبژێردرێ، ئێمە وەکو پێکاتەیەکی سەرەکی ئەم وڵاتە پابند دەبین و ڕێز دەگرین لە بڕیاری پەرلەمان و لەو پرۆسە دەنگدانەی کە لە پەرلەمان دەکرێت بۆ هەڵبژاردننی سەرۆک وەزیرانێک کە خۆشی بەرپرس دەبێت لە پێکەنانی حکوومەت کە هیوادارین خەڵکێکی کەفوو بتوانن ئەو حکوومەتە پێک بێنن. جا لەبەرەوە ئەمە بابەتێکە بە حقیقەت هیوادارین ئەو لایەنانەی کە معنین زیاتر بەو ماوزوعە بتوانن سەرۆک وەزیرانێک هەڵبژێرن کە بتوانێت ئەم ئەرکە جێبەجێ بکە. پرسیاری دوامت سيادة الرئيس حول يعني الموازنة يعني حصة الإقليم منها دائما ما تشكل يعني عقبة أساسية. بەڕێز میزانیە حسەی هەرێم ئێمە هەموو جارێ گوتمانە کە غەدرمان لێکراوە و بەداخەوە زۆر جاریش شارەی عەرەبی وا تێگەیاندراوە کە حکوومەتی هەرێم لەسەر حسابی خەڵکی عێراق پارە وەردەگرێ و خۆشی هیچ نادەتەوە بە عێراق. ئەمە ڕاست نییە، چەندین جاریش ئەم قسەم کردووە، ئەمە ڕاست نییە. ئێمە پێکاتەیەکین بە پێی نفوسی هەرێم دیارین کە چەندین کۆی گشتی داهاتی عێراق حسابکە بە داهاتی هەرێمی کوردستانیشەوە دیارە کە ئێمە ئەبێ ڕێژەی چەندمان بەربکەوێ. ئەمە کاتی خۆی 70% دەستنیشان کراوە. دوای ئەوە بە بڕیاری سەرۆک وەزیرانێک کەم کرایە بۆ 13.6%. بەڵام ئەم 13.6%ش لە داهاتی گشتی عێراق نەبووە. ئەمە دوای ئەوەی کە نەفەقاتی سیادی لێ جیا کراوەتەوە کە ساڵ بە ساڵی زیادی کردووە، کەواتە 45% داهاتی عێراق بۆ نەفەقاتی سیادی داڕوە کە کوردستانی لێ مەحرومە بە هیچ شێوەیەک. 45% داهاتی کۆی عێراق واریم نایێت، دەمێنێتەوە 55%. لەو ئەو 55%
بحساب 13.6 لساتی بۆ کوردستان بێ دوای بڕیارێکی تریاندا لەسەر ئەساسی نەفەقاتی فعلی نەک لەسەر داهات لەسەر نەفەقاتی فعلی کە ئەمەش وای کردووە ڕێژەی دابینکردنی بودجە لە هەرێم زۆر لەوە کەمتر بێ کە مافی خەڵکی کوردستان ئەگەر تۆ داهاتی هەرێم هەمووشی لەگەڵ هەموو داهاتی عێراق وەرن بە واقعی ئەوە بکەین با لەبەریەکی بدەین بزانین داهاتی هەرێم چەندە داهاتی حکوومەتی عێراقشان خۆ چەندین جار ئێمە گفتوگۆمان کردووە لەگەڵ حکوومەتی فدرالی لەسەر ئەو میکانیزمە کە بین ئێمە کۆی داهاتەکە حساب بکەین و بین لەسەر ئەو بنەمایە تەوزیعی داهات لەسەر هەموو خەڵکی عێراق بە شێوەیەکی یەکسان و دادپەروەرانە بێت بەڵام ناکرێت لایەنێک بۆ خۆی بە کەیفی خۆی بێ هەموو شتەکان وەلا بنێو ئەو باقەکەی کەماوەتەوە اینجا بێ مفاوزات و گفتوگۆ لەسەر ئەو باقەکەی تر بکات لەگەڵ ئێمە بەو شێوەیە نییە و من حەزەکەم خەڵکی عێراق لەوە دڵنیا بکەمەوە بە هیچ شێوەیەک ئێمە داوای هیچ مافێکی زیاترمان نەکردووە لەوەی کە مافی خۆمان بێ و مەغدوریشین و غەدریشمان لێکراوە قەرەبۆی خەڵکی کوردستان نەکراوەتەوە بەرامبەر بەو تاوانانەی کە پێشتر بەرامبەر بە خەڵکی کوردستان کراوە 4500 دێهاتی ئێمە وێران کراوە کوا قەرەبۆکردنیان خۆ لە دەستوردا هاتووە بێ قەرەبۆ بکرێنەوە کوا 182,000 کەسی ئێمە ئەنفال کراوە خۆ ئەمانە ئینسانن کوا قەرەبۆی بنەماڵەکانیان ئەمانە هەمووی مادەی دەستورین بۆ ئەم شتانە هەمووی بەلاوە دەخرێت دێنە سەر مەلەفێک شتێک کە ئێستاکە دەیانەوێت سەلەم بیورژێنن کە لەمەشە هەروەکو باسم کرد چۆن بە شێوەیەک تەقسیماتی میزانیەکە کراوە چەندی بۆ نەفەقاتی سیادیە و چەندی نەفەقاتی فعلیە و بە چ شوێکدا بەش دەکرێت ئێمە عێراق وڵاتێکی دەوڵەمەندە سامان و داهاتێکی یەکجار زۆری هەیە و هیوادارین ئەو سامان و سەروەتە بۆ هەموو خەڵکی عێراق بەکار بێ گریمان خەڵکی کوردستان مافی خۆی وەرگرتووە پرسیاری من ئەوەیە هەری خەڵکی عێراق مافی خۆی وەرگرتووە هەری سەماوە مافی خۆی وەرگرتووە ئەمبار وەریگرتووە بەسڕە وەریگرتووە شوێنێکم پێشام بدەن کە خەڵکی عێراق مافەکانی خۆی دەستەبەر کرد بێ ئێمە داوای ئەوە دەکەین هەموو خەڵکی عێراق هەموو مافەکانی کە لە دەستوردا بۆیان هاتووە داوێن بکرێت مشرق المنصور من قناة يو تي في. أولا شكرا لهذا اللقاء. سؤالي بعد تلويح وزارة النفط الاتحادية بخطوات لا نعرف ما هي تحديدا والتنفيذ الحرفي لقرار المحكمة الاتحادية، سؤالي ما هو الوضع القانوني للشركات العاملة في إقليم كردستان، شركات النفط والغاز؟ هذا أولا. ثانيا، ما هي الضمانات التي من الممكن أن تقدمها حكومتكم للشركات التي من الممكن أن تأتي للاستثمار في إقليم كردستان، شركات الغاز أو شركات النفط؟ ما هي الضمانات التي يمكن أن تقدموها، خصوصا وهم يرون أن هناك نزاع كبير ومستمر، ربما هم خائفون من الاستثمار في إقليم كردستان. سؤال آخر عن الضربات الصاروخية التي حدثت مؤخرا على أربيل. أوصت لجنة التحقيق النيابية بأن المتضرر عليه اللجوء إلى القضاء وطلب التعويض. هل نفذت هذه الوصية؟ هل مضيتم بها؟ هل طلبتم تعويض؟ هل هناك حراك دبلوماسي بهذا الاتجاه؟ هل لجأتم إلى القضاء؟ وشكرا جزيلا. حەزەکە لە پرسیاری دوامەوە بە دەستی پێ بکەم. طبعا ئەو تاوانێک بۆ بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان کراوە تۆمەتێک بوو کە خرایە پاڵ هەرێمی کوردستان کە بە هیچ شێوەیەک بنەمایەکی نەبوو و هیچ بەڵگەیەکیش نەتواندراوە بخرێتە ڕوو کە ئەو ڕاستیە بسەلمێنێ بۆ ئەو تۆمەتانەی کە غراونەتە پاڵ هەرێم. ئەگەر بنکەیەکی سیخوڕی بووە کۆ بەڵگە خۆ شاندی حکوومەتی فدرالی سەردانی ئێرانی کردووە و داوای بەڵگەی کردووە، هیچ بەڵگەیەک پێشکەش نەکراوە. شاندەکە خۆی هاتوتە ئێرە و لێکۆڵینەوەی کردووە و خۆشیان لە ئەنجامی لێکۆڵینەوەکە بۆیان بە دەرکەوتووە کە خانووەکە خانووی بازرگانێکە، کەسێکی ئەهلیە
و بە هیچ شێوەیەک نەبنکەیەکی سەربازی بووە نەبنکەیەکی سیخڕی بووە کە ئەسڵ و ئەساسی بۆ نەبوو هەڵەیەک کراوە بە عەمدی کراوە مەبەستێکی تری لە پشت بووە ئەمە ئەبێ ئەو لێژنەی تەحقیقیە ئەبێ وەڵامی خەڵکی عێراق بە شێوەی گشتی و خەڵکی هەرێم بە شێوەیەکی تایبەت و تایبەتتریش ئەم هاوڵاتیە بە ڕێزە ئەبێ بدرێتەوە چونکە مافی خوراوە ماڵی وێران کراوە من نازانم لە ڕووی یاساییەوە هەنگاوەکان چۆن دراون یان شکایەت کراوە یان نە بەڵام مافی خۆیەتی داوای قەرەبۆ بکە مافی خۆیەتی داوای ئەوە بکە بە ڕێگەیەکی یاسایی مافەکەی خۆی وەربگرێتەوە ئەتوانین جەناب پرسیاری یەکەم جارێکی تراوە بکەیت نعم، ما هو الوضع القانوني للشركات العاملة في الإقليم وما هي الضمانات التي من الممكن أن تقدمها حكومتكم للشركات التي تنوي الاستثمار في الغاز أو في النفط في الإقليم؟ ئێمە هەروەکو باسم کرد ئێمە دەستورمان هەیە و یاساشمان هەیە لە دەستور مافەکانی یاریمی کوردستان دەستنیشان کراوە کە دەتوانن چی بکەن و یاساشمان هەیە کە لە ساڵی 2007ەوە دەرکراوە لە پەرلەمانی هەرێمی کوردستان دەستور ماف بە هەرێمی کوردستان دەدا کە یاسا دەربکە کەواتە یاسەکەی ئێمە یاسایەکی دەستوریە ئەوەی کە دەرکراوە و ئەو کۆمپانیانەی لە کوردستان کار دەکەن بە پێی ئەو یاسایە گرێبەستیان لەگەڵ حکوومەتی هەرێم کردووە و پابەندی ئەو ڕێکەوتنەن کە لەگەڵ هەرێمی کوردستان کردویانە لەبەرەوە ئێستا بڕیارێک کە بنەمای دەستوری نەبێ پشتیوانەی یاسایی نەبێ ناتوانێت بێ شتێکی یاسایی هەڵوەشێنێتەوە پرسیار ئەمە چەندین جارە هەموو دەنم پرسیارەتان کرد منیش هەموو جارێ دووبارەی دەکەمەوە بەڵام معقولە لایەنێک یاسای نەبێ بە لایەنێک کە یاسای هەبێ بڵێ تۆ نایاسایی ئێمە بە پێی یاسا ڕەفتارمان کردووە ئێستا پێمان دەڵێنەوەی کە تۆ کردوتە بە پێی یاسا نایاساییە ئەی باشە بەڕێزت لەسەر چ بنەمایەکە بڕیارە دەدەی کوا یاسایی کە جەنابەت پابەندی پێیت و پشتی پێدەبەستی وڵا یاسام نییە یاسای نییە حکوومەتی فدرالی تاکو ئێستا یاسای نییە بۆ ئەوەی ئەو مەوزوع بە کۆتایی بێ پێویستە ئێمە یاسای نەوت و غاز لە حکوومەتی فدرالی پەسەند بکەین و ئەمە ببێ بە چەترێک بۆ ئەوەی حکوومەتی هەرێم و حکوومەتی فدرالیش لە چوارچێوەی ئەم یاسایە بتوانن پەیوەندیەکانی خۆیان ڕێکبخەنەوە سپاسی هەمووتان دەکەم دەستم خۆش بێ